خۆشەویستان لە شار و شارچکانی هەرێمی کوردستان جگە لەوەی کە کۆمەڵێک یانەی زۆر باشمان هەن جا پلە یەک بن پلە دوو بن یا پلە سێ بن لە خوار ئەمانەوە کۆمەڵێک فێرگە هەن ئیشی هەن ناوەکان بەخۆیانەوە کۆمەڵێک با بڵێن منداڵ و نەوجەوان و گەنج فێرەکەن و ڕایانهێنن دوجار ئەمانە ئەبنە یاریزان لە یانەکانی شارەکان بێگومان و دوجار بۆ تەنان هەڵبژاردەی عراق و ئەوانش ئەڕۆن جا ئەم فێرگانە زۆر گرنگن ژمارێکی زۆر فێرگە هەیە لە هەرێمی کوردستان یەکێک لەو فێرگانەی ئێمە ئەمڕۆ قسە و باسییان لەسەرەکەین فێرگەی ڕاستی بۆ تۆپی پێیە کە پلەی یەکەمی لەسەر ئاستی پارێزگای سلێمانی هەڵەبجە لە خولێکا بەدەستێناوە کە باڵین بەرپرسانی ئەم فێرگەیە بە سوپاسەوە ئێستا لە ستودیۆ لە لای ئێمە میوان و لە هەڵەبجەوە تەشریفیان هێناوە و ئێمە بە ناوی ئێوەشەوە بە خێراتنی هەریەک لە بەڕێزان مامۆستا مەریوان محەممەد کارگێڕی فێرگەی ڕاستی هەروەها کاک کاروان کەریم ڕاهێنەری ئاست هەروەها کاکزانە کەمال یاریدەری ڕاهێنەری ئاست مامۆستا با لە جەنابتۆ دەست پێ بکەین فێرگەی ڕاستی بێگومان لە هەڵەبجەی شەهیدە ئەم فێرگەیە لە کێوە دامەزراوە و چ ئاستێک لە خۆیەگرێ بەناوی خۆی گەورە میهرەبانەوە پێشەکی ئەمە بە ناوی فێرگەکەمانەوە و ستافی کارگێڕی و هۆنەری و هەموو فێرخوازانەوە زۆر سوپاسی کەناڵی ئاسمانی پەیامەکەین کە بەسەریان کردینەوە هەرچەندە موعیدەکە دواکەوت واستەکەم دو سێ جار بڕیار بوو پێشتر بکرێت هۆکارەکەشی ئەوە بوو ئێمە وەکو ئەم فێرگەیە سەرڕای هەموو ئاستەنگ و معاناتەکان لە ناو پارێزگای سلێمانی و هەڵەبجە و دەوروبەریە بۆ ئاستە تەمەنی 2016 لە ناو 32 فێرگا کە زۆربیان سەر بەیانەکانن پلەی یەکەممان بەدەست هێناوە سوپاسی خۆی لەسەرەکەین لەوچێ ئەوە هۆکاری ئەوە بوو بێت ئەم دیدارە دروست کرابێ یا ئامادەکرابێ ئێمە سوپاستانەکەین کە تاکە کەناڵن کە لە نزیکەوە بانگشتی ئێمەتان کرد بۆ ئەم دیدارە و بۆ ئەوەی کە ئێمە لە نزیکەوە ئەوەی کە بەدەستمان هێناوە یا لە نزیکەوە هەر شتێکی تر هەبێ ڕوونیکەین کەی دامەزراون ئێمە لە کۆتایی ساڵی 2015 خەمی گەورە ئێمەش خەمی پەروەردەیی بوو لە ڕاستیە پێشەوەی خەمی وەرزشمان هەبێت خەمەکەمان خەمی پەروەردەییە چونکەەوە ئاستە تەمەنیانە لە دنیا ئێستا گرنگیان پێ ئەدرێت یعنی ڕێنمایی و ڕێکار هەیە بۆ فێرگە لە 6 ساڵیەوە هەتا وەکو 16 ساڵی تقریبن ئێستا بەپێ ڕێنمایەکانی کێتی تۆپی پێ عێراق و دیارە جیهانیش چەند ئاستێکمانەیە هەر دوو ئاسی تەمەنی ئەبێتە ئاستێک لە 6 ساڵەوە هەتا 15 و 16 لە فێرگا ئەبێت دوو ئاست بەیەکەوە بێت ئێمەش بیرمان لەوە کردەوە کە ڕاستە وەرزش گرنگە کایەکی گرنگە و بەتابەتیش تۆپی پێ بەس ئەبێ بەبێ پەروەردە نایکرێت و ئێمە منداڵانیشمان بۆ ئەوەی لە ژینگەیەکی جوان و پاکە پەروەردە بن ئەمەمان بە گرنگ زانی 4-5 برابووین بەیەکەوە بووین ئەوەی کە جێ ئەماژە بێت کاک مامۆستا کۆچەر و کاک مەلا فاروق مەلا قادر لە هەڵەبجە و کاک ناسر و کاک مەلاوریا و ئاوا کۆمەڵی لەو برایانە ئەو بیرۆکەیە بیدایە لە نەزەریەوە بەو هەموو معاناتەوە بەو هەموو گرفتانەوە بەبێ ئەوەی ساحەت هەبێت یاریگات هەبێت بەبێ ئەوەی پشتیوانیەکی مادیت هەبێت بە ناوی خۆەوە دەستمان پێ کرد گەیشتینەوە کە ئێستا ئێستا موەسسەسیە و مۆڵەتی فەرمیمان هەیە و بێ ئاستەنگ نین مامۆستا کاروان بێمەلای بەڕێستان وەکو ڕاهێنەرێک کە ڕاهێنەری ئاستەکانن تا چنێک ئەم فێرگەیە بە گرنگەزانن و حەز و خولیای فێرخوازان بۆ ئەم فێرگەیە چۆنە و توانیتانە تا چنێک خوێندکاریش لێرەوە پێ بکەن کەسێک کە خوازیار بێت لێرەوە لەگەڵ ئێوەدا بەردەوام بێ بەڵێ ینی بەڕاستی ئیشی فێرگەی شێکی قورسە و من لێرەوە سپاسی مامۆستا مەریوانەکەم بەڕاستی ینی زۆربەی ئەرکەکان لەسەر ئەوە بەدڵنیایەوە من خۆم مامۆستای وەرزشم و لە گرنگی وەرزش و لە هەمان کاتا پەروەردە بڵێند و
ڕاوتە نەبێ بە یەکەوە بڕۆن بۆیە بە گرنگمان زانی و خولیایشمان بوو لە ڕاضاکە لە ناو ڕاضا هەر خزمەتێ بکەین بۆیە پێمان خۆشە یعنی ئەو ئاستێک کە پێی گەشتوین بە پەروەردە هەم بە ڕاضەکە هاتووە. مامۆستا چی ئاستێکتان لایە؟ بەڵێ من 2016 لایە کە ئەلحەمدوللا کە توانیمان لەو خولێکە لێرە کراوەکەی ژێت تۆپی عراق کوردێتەوە بتوانین ببین بە یەکەم لە ناو 32 توپی سلێمانی و دەوروبەری ینی بەڕوونی بڵین لە تەمەنی 8 بۆ 9 ساڵ 8 بۆ 9 ساڵ بەڵێ تقریبا نەواکە. مامۆستا ڕۆڵی ڕاهێنەر چییە لەم یاریانە تا چنێ گرنگە؟ وەڵاهی یعنی بەڕاستی ڕۆڵی ڕاهێنەر ڕۆڵێکی سەرەکییە. سوپاسی مامۆستا زانا کە بەڕاستی ینی بڵێم ئەگەر منیش نەبووای مامۆستا زانا جێی منی ئەگرتەوە بەڵام بە دڵنیاییەوە ڕاهێنەر عناسیرێکی سەرەکییە بۆ ڕاضە بۆیە یعنی ئەتوانم بڵێم لە 50 چەند یاریزان 50 یاریزانی باش هەبێەوە ڕایەنی باش و ئەفکاری باش ڕاهێنەر هەیبێ ئەمە بۆ خۆی ینی ڕۆڵەکە بڵێن دوولایەنە یەکلایەنە نییە. باش ئەگەر ئەم نەتیجەی لەم خولەیە وەزن لە مانگی دە خولە کراوەتەوە ئەم ساڵ نەتێنایە کارجێڕیانەکە بیری لە گۆڕینی ڕاهێنەرەکە ناکەوە شکۆی مای بینین لە سەر ئاستی یانە گەورەکان کاتێک ئەنجام بەدەستنایە یەکسەر کارجێڕیانەکان بیر لە گۆڕینی ڕاهێنەرەکە کاکدانا شوێنەکە فێلاقەکە پرسیارەکە وەجیهە بەڵام بەڕاستی ئەوە لە لای من نییە ئەوە بێگارجێڕی ئەو بڕیارە بەستم تۆ گەر ئەوە ناترسایلەوەی کە تۆ بگۆڕن وەڵاهی ترا ئەویان بە حکمیەوەی کە لە نزیکۆ لەگەڵیانە ساڵی ڕابردوویش بەڕێز مامۆستا زانا بە هەمان شێوە خولێکی کردەوە هەر بۆ ئاستەمەنی 2014 و کاتەجا ئێمە ساڵانە کارجێڕی گۆڕانکاریەکە ئاستە تەمەنی 14 لەلا بوو ئەلحەمدولیلا لەوێش هەرتوانیم لەناو بڵێن ئەو ئاستەی کە بۆ ناوچەیی بوو هەڵەبجە و دەوروبەری وەڵاو بزان مامۆستا زانا هەنێ تیپیکێشی لە دەروی شار هاتبوون سەیسایق بۆ وەزام دەربەنی خاین ئەوانش بوو هەر ئەلحەمدولیلا لەوێش توانیمان لە ئاستی 2014 لەوێش جارێتر پلەی یەکەمی بەدەست بێنم ڕەنگ بێ جێگەم قایم بێ لە لای مامۆستا لەو ڕۆ بابێنە لای مامۆستا زانا. مامۆستا زانا ئەمە بە یاسا ڕێکخراوە کە بۆ نمونە لە تەمەنی وەک مامۆستا مەریوان ئاماژەی پێکرد لە 6 ساڵەوە تاوەکو 16-17 ساڵ ئیتر لە فێرگایە ینی بۆ نمونە مناڵێک خوارد تەمەنی 6 ساڵ یا گەنجێک مرد منداڵێک لەسەر و تەمەنی 15 و 16ەوە نابێت لە ناو فێرگایە بێ بچێتە شوێنی کە ئەوە بەڵێ بە پێی ئاستە تەمەنیەکان ڕێکخراوە لە کوردستانی خۆمانە لە عێراقیشە لەو تەمەنەوە مناڵ لە فێرگەکانە وەرەگرین ئیتر بۆ نمونە کە گەشتە بۆ نمونە تەمەنی 2000 و موالیدی 2008 و حوتوانە ئەچێتە تازە پێگەشتوان و لاوان ئێستا خولی لە کوردستانی شایە و لە عێراقیشە خولی خوار 7 ساڵمانەیە خولی بۆ نمونە شەبابمانەیە 10 ساڵ بەرەوسەر خوار 20 ساڵی شێ ئیتر لەوە بەرەو سەرتر ئەچێ بۆ ئۆلۆمپی خوار 23 ساڵ یانیت ئاستە تەمەنەکان دیاری کراوە و ئێمەش فێرگەکەمان بەو شێوەیە ڕێخستووە هەردوو ساڵی ئێستا کە لە هەڵەبجەیە بن کە سەرەکیەکەی لە تەمەنی چەند بۆ چەند لە لای ئێوە بەشدارە ئێستا بەڵێ ئێمە ئێستا گەورەترین ئاستمان بۆ نمونە بە تەمەن 2011 خواری ئەویشمان هەیە ئیتر 12 14 15 16 17 وەروە 19 ئەم هەموو ئاستەمان هەیە ئیتر سەری ئەوانیشمان هەیە تیپمان هەیە تازە پێگەشتووە هەر بە ناوی ڕاستیۆ بەردەوامی ئا بە ئاستە تەمەنەکانی تر هەر کوڕانەیان کچانیش لای ئێوە هەیە ئێمە بەس کوڕانە مامۆستا ڕێژێکی دیاریکراوتان هەیە بڵێ چەند تەلەبەتان هەیە لە فێرگەکە؟ وەڵایی بە پێی ئاستەکان ڕێکخراوە بۆ نمونە هەموو ئاستێکمان کە دوو موالیدە 25 فێرخواز کەمتر ئەلەو سنوورایە ئیستی فێرگەکەمان ئەمە هەموو ئاستەکان 25مان هەیە ئەو 5 ئاستە باسمان کرد دواتریش ئاستی بیمان هەیە یعنی قوتابیەت سەرەتایەتە ئاستی بی هەڵسەنگاندنی بۆەکەین و دواتر گاتە ئاستی ئەی ڕاستەوە خۆیمە هیچ فێرخوازێ وەرناگرین بخینە ئاستی ئەی و تا هەڵسەنگاندنی بۆ نەکە. مامۆستا مەریوان کۆمەڵێک گرفت و لەمپەری کارجێڕی و دارایی هەیە لە بەردەم بابەتی وەرزشە بێگومانم کە فێرگەکەی ئەوش بە دەرنێلەوە گرنگترین ئەو لەمپەرانی ئێوە چین بۆ نێو سەرچاوی داهاتان چییە ئێوە گۆڕەپانێکتان هەیە بۆ مەشق و ڕاهێنان نیتانە لاتان لێکراوەتەوە لەلایەنی دەسەڵات و یەکەی کارجێڕی و با بڵین وەرزشەکانەوە یاننا لە ڕاستی ئەوکو ئاماژەم پێکرد ئێمە بە معانات دەستمان پێکرد بەبێ ساحە بەبێ یاریگە ئەوە لایزالیشە تا ئێستا
ئێمە کری یاریگای دەین یعنی ئێمە مشقەکان ساحەیەکی خۆتان نییە بەڵێ ئێمە فێرگە بێت لە هەفتەیەکە هەر ئاستە تەمەنیەک 2 مەشق یا 3 مەشق کالانی کەم 2 مەشقیت هەبێت مانگە هەفتانە 2 بۆ 3 ئێمە لەبەرەوەی ئیمکانات نییە لەبەرەوەی قوتابیەکان بەشداری مانگانیان 10,000 لێ وەرەگرێت ینی لەم شاری سلێمانیا فێرگە هەیە وەرەقەیە وەرەگرێ مانگانە 75,000 50,000 کەمەکەی سیچ لە زارێکە ئێمە و 10,000ش کە وەریەگرین ئەگەر حدودی 150 فێرخوازمان هەبێت لەوەچ 100 فێرخوازی ئەو پارەیە بتوانێت بدات دەکەش یعنی ئەو پارێش بەشێکی بەخشراوە سیچل قوتابیەک لە هەژار و فەقیر و لە دەست و ئەوانە هەندێک 5,000 لێ وەرگرین دەکەش ناتوانێت بێنێت چونکە چاومان کردو ئەزانین یعنی دەکە نایێنێت بۆی نادرێت دوایی ئەیکەم بە 5,000 بۆی هەستەکەم بەس فەرقەکات هەندێک خێزانەیە بژێویان وایە بۆیە ئەمە داهاتەکەمان زۆر سنوورتە زۆر مەحدودە بەو تەمرینە کەمانەوە هەفتەی 1 مەشقەکەین ئێمە یاری زانمان ئاسی ئاوایە ینی سواز بخۆ ئێمە هەموو ئاسەکانی تیژمان ئێستا لە ئامادەکاریان بەو تەمرینە کەمەوە بۆیە ئێمە گرفتی ئاستەنگی ساحەمان هەیە بەڕاستی بەداخەوە تا ئێستش چۆک حکوومەت چۆک دۆستانمان وەکو پێویست هاوکارمان نەبوون بۆی بتوانین ئێمە یاریگایەک تەرتیب بکەین ماوەین ئەو گرفتەمان ماوە ئاستەنگێکی گەورەی ئێمەشە بەڕاستی لە ڕووی ڕاهێنەرەوە بەڕاستی دیسانەوە ئەم حکوومەتە ینی کە گلەیمان هەیە لیان لەلایەنە پەیدارەکان ینی جگە لەوە هیچ هاوکار نین هەندێک ڕێکار ئەگرنە بەر بۆ تۆ بەس ڕێکار ئەگرێتە بەر هیچ کاراسانی بۆ تۆ ناکە فێرگەکان پێداویستیەکیان ئەدێنێن نە تۆپیان ئەدێنێ ئێمە فێرگەیەکی وەکو فێرگەی ئێمە ینی پێویستی بە 150 تۆپە بۆ چووکۆ ئێمە ئاستەکانمان وەکوتمان مەوسا فەرمووی ئاستی ئەیمشمان هەیە و بیمان هەیە ئەیەکە بۆ ئەوانەی کە پێگەشتون ئێستا ئێمە ئەمانەمان کە 2016 بتوولەکەیان بەدەستهێناوە 20 تا 24 کەسن 24 کەسی ترمان هەیە ئاستی بین وەیە فێرخوازیەتی لای ئێمە یە بۆ ژینگەیەک دڵی ناشکێنرێت فێرگەمان هەیە ئەم یاریزانەکەیت 2 جار اختیباریەکە بەدڵی نەبوو بەهرەیتیان نەبوو بڕۆخە حافزوو بێ بەس ئێمە نە ئێمە لانکەیەکە بۆی وتم ئێمە پەروەردە و پێگەیاندنەکە لە پێش وەستشەکەوەی دڵخۆشکردنی فێرخوازان لە پێش ئەوەی فێرخوازی وایە هەر بچێت بێتە ژینگەکەەوە ئێمەش دڵی ناشکێنین بۆیە هەم بیمان داناوە ئاستی بی بۆ ئەو تەمەنانە هەم ئێمە ئەیبینین فێرخوازی وایە هەر لە ڕێوەیە دوای 2 هەفتە اختیبار و چێتە ئەی هیواشمان هەیە 1 ساڵ لەو شوێنە دانیشتووە مادام دڵی پێی خۆشە مادام دایک و باوکی ئەوە ئێمە زۆر سوپاسی خۆ ئەکەین ئێمە ژینگەیەکمان هەیە ئێستا بەبێ جیاوازی ڕاستە فێرگەکەمان ئێستا لە دوورەوە سیمایەکی هەیە و مورکێکی جۆرە ئیسلامی لەسرە بە حسابە بەڵام ئێمە لەو بوارە کارێکمان کردووە فێرگەی هەمووانە یعنی تەنانەت ینی ئێمە لە هەڵەبجا برادەرانی کاکەی لەوێن زۆریان مناڵەکانیان لە ئێمە داێنین تەلەفۆنیان بۆ ئێمە کردووە مناڵەکانمان وەرگرن خەڵکانی تریش ئەوانەی کە ئاراسی با بڵێن فکری ئەحزابی ئەلمانیشن زۆربیان مناڵەکانیان لای ئێمە سوپاسی خۆی لەسەرەکەین بۆی ئێمە هەدەفی سەرەکیمان ئەنجام و وەرزشکردن نەبووە یعنی ئەنجام بەدەستبین بەڵام لەگەڵ ئەوەشە سوپاس بخوا لەوێشەوە جێ نەماوین لەوێشەوە ئەمە پاڵەوانێتی کە باس کرا ئەمە ڕسمی بووە ئەم پاڵەوانێتی لەسەر ئاستی کوردستان پاڵەوانێتیەکی ڕسمیە و بەردەوامیشە بۆ ئاسە تەمەنیەکانی تر بەس ئێمە جگەل لەوە دەیان بتوولەی ترمان بەدەستهێناوە لە ماوەی ئەم 10 ساڵی ڕابردووە لەسەر ئاسی پارێزگاکە لەسەر ئاسی دەوروبەر لە ناو سلێمانیە لە عربەتە شوێنەکانی ترا سوپاسی خۆ ئەکەین من زۆر سوپاسی ئەو برا ڕاهێنەرانە ئەەکەم کە بەو معاناتانەوە بە کەمترین هاوکاری ڕەمزی لەگەڵ ئێمە بەردەوامن لەوەش من بەڕاستی توانە ئەو تاقەی من ئەگەر هاوکارم نەبێت نەتوان بەردەوام بم منیش بەڕاستی زۆر سوپاسی و برایانە ئەەکەم کە ئێستا دوانیان لێرن و تا ئێستا تقریبن 16 برا ڕاهێنەر هاوکار لەگەڵ ئێمە کاریان کردووە
ئەوە ئێمە مێژوویەکە و 4 ساڵ جارێک ئێمە شتانە ئەوە دروستەکەین چی پێڵێن ئەبدیتەکەنەوە نا کورە پروشەر 4-5 ساڵ جارێ ئێمە پروشەرێک تەرتیبەکەین و ئەو چالاکیانەوە ئەوانە شڵا بەنیازین لە دەهەمین ساڵە ئێمە یادێ ڕێخین و پروشەرێ دانین و دەستخۆشی لەو هەموو ڕاهێنەر و کەسانە مەگلەیمان لە حکوومەت زۆرە ینی بەڕاستیە بواە هاوکارمان بواە بەس هیچ بۆ نمونە حەزەکەم برایانە قسەی لەسەرکەن یەکی لەو گرفتانە کە ئێمە گرفتمان هەیە بڕوانامەی ڕاهێنەرانە کە ڕاستە بە پارە بڕوانامەی DCBA ڕاهێنەرە بێ هەی بێت ئێمە فێرگەیەکین 9 ساڵە داواکەین کاکە مەسەلەن چەند بینە بێن ئێرەوە ساڵە بجەوە خولەکە بکەنەوە داهاتەکەین کاناتەکەشی لەسەر ئێمە قورسە 6 وەرەقی ئەوێت بۆ هەر بڕوانامەیەک لەوانە بەس کاراسانی ناکەن لەو لاشەوە گرفت و بۆ دروستەکە ڕاهێنەرەکەت بۆ بڕوانامەی نییە کاکە تۆ نایە بەکاری خۆ دڵسی اینجا لە ڕووی ئیمکانات و پێداویستیەوە هەر دیسان هەر لەسەر شای خۆمانە زۆر باش بردی دێنەوە سەر ئەو بابەتانە دەستخۆش بێ زۆر باش بۆسا کاروانگەر باسێک لە گرنگی ڕاهێنان بکەی بۆ فێرخوازان کە لەوێن تا چنێک ئەمە بابەتێکی گرنگە کە فێرخواز گرنگی پێباوە ڕاهێنانەکان چۆنن پێویستە هەفتانە بێ چەند کاتژمێریان بۆ تەرخانەکەن بەڵێ بەڕاستی مامۆستا مەریوان ئاماژەی بە شتێک کرد کە ئێمە گرفتمان هەیە لە کەمی وحدەی تەبرینەکانمانە بەڵام ئێمە ینی لەگەڵ ئەوە خۆ گونجاندنێکمان کردووە بۆ ئەوی ینی بڵین بەردەوام بین ئەوە نەبێتە بە گرفتێک و ئیتر پاشەکشەی لێکەین هەنگاوەکانمان ڕەنگ بێ بەپێی پێویست و بەپێی خواستی خۆمان نەبێت لە بڵێن هۆکاری نەبوونی دەرفەت نەبوونی یاریگە ئەوانە بۆ ئێمە گرفتن بەڵام لەگەڵ ئەوەشە توانیمانە بووە بڵێن سوود لە ڕاهێنەرانی کە وە سوود لە بڵێن مەسائلی ئینتەرنێتی وانە ببینی ئەو ڕاهێنانان کە ئێستا لە قوتابخانەکان و لە ئاستا بەرزەکانی دنیاگیری ئێمە بڵێم تابعی بکەین وە بین لە لای خۆمان بە ئەگەر بە ئاستێکی کەمتریش بێت تەرجەمەیکەین و ئیسفادەی لێ بکەین بڵێ ینی بەردەوام هەوڵەدەین ئەو ڕاهێنانە تازانە کە هەن وە سوودیان لێ ببینین و متابعاکەین بەڕاستی ینی مامۆسامان هەیە بە وردی ئەینووسێتەوە ینی ئەوەی کە ئەیبینێت ئەی خاتە سەر وەرەقە ینی بەڕاستی ئەمەش هەوڵێکی لەگەڵ ئەدەین بۆی بتوانین لە ڕەوتی ئەو وەرزشەی کە ئێستا هەیە ئەلحەمدولیلا پێشمان وایە جێدەستیشمان دیارە و توانی وشمانە ئەوە بکەین کە لە ڕاستیا کە محاڵە بکرێ بۆ ئێمە چونکە کات و دەرفەتی یاریگا و ئەوانە کۆمەڵە گرفتن بۆ ئێمە بەڵام ئەلحەمدولیلا توانیمانە لەگەڵ ڕەوتی ڕووداوەکانە بەڕێ بکەین ئەگەر ڕەنگ بێ زۆریش بڵێن بە خواستی خۆمان نەبێت مامۆستازانە تا چەند ئەم فێرگانە لە گەڕک و لە قەزا و ناحێ و شارەکانە گرنگن هەبن ینی وەکو بڵێ ئەبنە قوتابخانەیەک بۆ ئەوەی کە بۆ تیپەکانی سەروتر بۆ یانە گەورەکان یاریزان پێ بگەن و ئامادەیکەن تا چەند ئەم فێرگانە گرنگن و تا چەند گرنگە دایک و باوک گرنگی بەخواستی مناڵەکەی بدا بینێتە ئەو فێرگانە زۆر باشە وەڵام من حەزم کرد پێش وەڵامی پرسیارەکەوانەژە بە شتێ بکەینەوە بیرمان چێ ڕاستی یەکیەتی تۆپی پێی عێراق لقی سلێمانی جێدەستیان دیارە چەند ساڵێکە ئەم خولە نەکراوەت و بم بەرفانە مامۆستا مەریوانیش ئاگای لێ ئێستا بە ڕێزانە هاتوونەتە ئەم جێگەیە جێدەستیان دیارە پێشتر خولێکرایەوە بە 2009 یانەی ئاشتی ئەوان پێڵسان و ئەمانیش هاوکار بوون و ئەم خولەشیان کردوتەوە ئێستا بەردەوامی بە خولەکانیان ئەبێ ئێمە ئاماژە بەوە بکەین کە دەستیان خۆش بێت جێدەستیان دیارە ئەمە کارێکی باشە بۆ پێگەیاندن و یانی تموحی وەرزشکار ئێستا من لە هەڵەبجەوە کە ئەڵێم بەشداری خولێکی سلێمانیەکەم و خولەکە بەو شێوەیە یاریزانەکان زۆریان پێخۆشەوەمە تەرجیعەکە بۆ یاریزان بەنسبەت پرسیارەکەی بەڕێستانەوە بەڕاستی یعنی داینەمۆی وەرزش کە وەرزش شتێک بێت لە مناڵۆ دەست پێەکە ینی تەنانەت لە باخچەی ساوایانەوە ئەو مناڵە ئەتوانی حەزەکەی تیا بدۆزیتۆ فێرگەکان هۆکارێکی باشن یارمەتی دەرێکی باشن بۆ یانەکان هەر لەبەر ئەوەیە کە ئێمە زۆر جارگلەی لە یانەکانەکەین لە شار و شارۆچکەکانە ئەڵێن ئەو یانانەی ئەو ئیمکانیاتی هیانە سەرفیەکەن پێویستە هاوگاری ئەم فێرگانە بکرێت لە ڕووی یاریگاوە لە ڕووی پێداویستی وەرزشیۆ چونکە ئەمانن ئەبن بە داینەمۆیەک بۆ پێگەیاندن و دروستکردنی بەهرەی لەو مناڵا و دواتر وردەوردە بە پێی ئاستی تەمەنی و لە لاوان بۆ تازە پێگەشتوان و بۆ ئاستی شەباب و بۆ گەورەتر کەواتە بێ گرنگی بەم فێرگانە بدرێەوە باوکودایکیش ئەبێ زۆر زۆرە ینی مناڵەکەی بە پەرۆژ بێ بینێرێتە بەردەستی ڕاهێنەرێک
تا فێری ئەو بوارە بێت چونکە ئێستا خۆتان نەزانن ینی وەرزش بووەتە لایەنێکی بازرگانی زۆر گرنگ یاریزان لەو ئاستە تەمەنیەوە تۆ پێگەێنی تەنانەت ئێستا یاریزانمان هەیە ینی ئێستا سەیری هەڵبژاردەی عێراقین زۆربەی ئاستە تەمەنیەکانمان هەیە کە ئێمە لە یانەکان و لە فێرگەکان و پێگەشتون بۆ یانەکان و ئێستا لە هەڵبژاردەی عێراق یاری ئەخیری عێراق ئێمە بینیمان 5-6 یاریزانی عێراق کورد بوون ینی سەرەکی بوون کەواتە ئەمانەش بەکوێ هاتوون هەر لە فێرگەکان و گەشتونەتە لاوان و تازە پێگەشتان و بەو شێوەیە باسی مەصرفت کرد زۆر دەرێما بیستین مامۆستازانە بۆ دوویانە گەورەکەی کە زۆر ینی خەڵک باسییانەکە و جمهوریان زۆر ڕێڵ مەدرید و بەرشەلۆنە ئەوترێ فلانە یاریزان لە قوتابخانەکەی خۆیەوە هاتووە نەک لە شوێنێکی ترەوە کڕی بێتیش کۆ زیاتر کولفەی لەسەرەکەوانە ینی یانەکانیش بوون یانەیەکی لە هەڵەبجە لە سەی سادق لە سلێمانی احتیمام بەم فێرگانە بن کەمتر لە سەریانەکەی وەگلو یاریزانێک لە شوێنی تر بکڕن وایە بە هەمان شێوە ئێستا بۆ نمونە بەرشەلۆنە فێرگەی لاماسیا هەیە کە ینی کانگەی پێگەیاندنی یاریزانە گەورەکانە هەر لە میسی و ئینێستا و چاوی ئەوانی تر ئێستش ئەماستەی لامینی ئەمە ئالو پێدری و کۆمەڵێکی تر بە هەمان شێوە لە شار و شۆڕەچکەکانە گرنگی بدرێ بە یاریزانەکەی شارەکەی خۆ و دڵسۆزانەتر یاریەکە بۆ یانەکە و اینجا لە ڕووی مادی شوت و من لەکوێ یاریزانێک بێنم لە هەولێرەوە بێنم بۆ وەڵەبجە بەو شێوەیە کولفەی مادی هاتوچۆی مانەوەی کۆمەڵێک لە عەقد و ئەوانە زۆرتری تێچێ بەڵام ئەگەر لە شارەکەی خۆتا خاوەنی یاریزانبی زۆر ئاسانترە و کولفەی مادیشی کەمتر تێچێ بۆ یانەکە باشە ماڵ سەبریان بێ مەلێ بەڕێستان ئاستی کە تۆمارتان کرۆ تا چەندێک گرنگە ینی ڕاستە ڕەنگە زۆرێک لە فێرگەکان هەبن بەڵام بۆ ئەوی کە تۆ بزانی ئاست لە چ شوێنێکایە ئەوە پێویستە کە سەرکەوتنێک تۆمارکەی و بردنەوەیەک ببیتەوە ئەمە تا چەندجی دڵخۆشیەوە پلانتان چێ بۆ داهاتوو سپاس بەخواوەکوتم سەرەتا ئێمە بەو هەموو کەمی توانە و ئاستەنگانی کە هەمانە ئێمە دڵسۆزی و بەردەوامی وای لە ئێمە کردووە گەشتون بەوە چونکە خەڵکی تریژ هەیە فێرگەی تریژ هەیە ئیمکاناتی زۆریشی لەبەردەسا بۆ نەیتوانی وەکو ئێمە وەکوتم ئێمە مەشقێکی هەفتانە یا هەندێک جار ئێستا ئاستێک ماچێتە خولەوە لەو کاتە هەندێک ئامادەکاری زیاترەکەین زۆر لە خۆمانەکەین چونکە ئێمە ساحەیەک مەسەلەن وەکوتمان ئەو داهاتەی کە ماگانە ئێمە دەستمانەکەوێت لەو فێرخوازانە و جار جاریش هاوکاری خێرخوازێک بەکەمی کەم بۆتەوە یعنی ئەمە ئەگەر دوو مەشق بکەین ئەبێ داهاتەکە دووە نەبێت ڕاست ینی مەشقی دووەم لەبەرەوە زۆر لە خۆمانەکەین هەندێک جار بەتایبەتی لە کاتی خولەکانە تەمرینێکی زیاد دروستەکەین دیسانەوە لەوێشەوە ئادەی با فێرخوازەکان هەر جارێک 1000 نەربێنێ بۆ کری ساحەکە بۆ لەبەرەوە تۆ گرفتێکت هەیە لە داهاتات ناتوانیت ئەگەر ئێمە مانگانە 300 بۆ 350,000 بین بە کرێی یاریگا زیاتری ژەدەین بە یاریەکان و بە مەشقەکانەوە 400,000 لۆچە بڕوات ئەمە کاتە نزیکەی لە ساڵ 40 داهاتەکە ڕاهێنەرانیش ئەوەنەی ئەوێت کەرچەنە ڕەمزیە ئێمە مەشقێک 10,000 نەرەین بە ڕاهێنەر شتێکی کەم و ڕەمزیە دواتر ئیتر پێداویستیەکان و مەساریفەکانی تر و خەرجەکانی تر و من خۆم ئەزانم ئێستا من 10 ساڵە لێرە لەم فێرگا کارەکەم ئەزانم فێرگە چەند قورسە چەند ئەرکە چونکە یەکتی بنێ بیبێ بەڕێوە 5 ئاستی تەمەنیمان هەیە ئێستا ئێمە 5 ئاستی سێبەریش هەیە بی وەکو 10 ئاست وایە ئیدارەدانی ئەمە و تەدریبی و ڕاهێنەری و خەم خواردنی و ئەمە گاڵتە نییە نزیکی 250 کەس بێگومان دا لەبەرەوە زیاد و کەمەکە چونکە هەندێک ناوەستێت دانانیشە بیەکان بە تایبەتی بۆ ئەوەیە ئێمە هەر کەس هات داخلی بێ بێت ئەگەر باش بوو ئەمێنێتەوە و باشتر بوو بەرەوە پێشە چێچێتە ئاستی ئێوە ئەگەر هەر هات بێت ناو ژینگەکەەوە جێگەی ئەویشمان کردوێتەوە بەڵام ئەوانەی لە بیان زووتر جێڵن زووتر نامێننەوە زۆر ئیتر من بەڕاستی ئەو کوتم ئەگەر بیکەم بە کۆتایی بۆ خۆم دووبارە زۆر سپاسی ئەو برا هاوکار و ڕاهێنەرانە ئەەکەم کە لەگەڵمان ناکارەکەن بەردەوام من سوپاسی برانی مەکتەبی وەرزش مۆسا کۆچەر و برایانەکەین کە بەجۆی لە جۆرەکان هاوکارمان بەڕاستی ئەوەی پێیان بکرێ بەڵام ئیتر بەڕاستی فێرگە و وەکو وترا و وەرزش و ئیعلام یعنی خەرج ینی مەسرف ینی پارە ئێمە زیاتری ئەوێت بەس ئینشاڵڵا ئێمە بە پێی توانای خۆمان کۆڵ نادەین چونکە هەستەکەین
لە سنوورەکە لە ڕووی پەروەردەییەوە جێگەیەکمان کردوتەوە الحەمدولیلا ژینگەیەکی جوانمان دروست کردووە و ئەنجامیش چاوەڕێەکەین بەدەستمان هێنا سوپاسی خوا ئەکەین بەدەستمان هێناوە بەو هەموو توانام تەواضعەوە ئێسش بۆ خولەکانی تر لەگەڵ برایانە لە ئامادەکاریین زۆر بەڕێز مامۆستا مەریوان محەممەد کارگێڕی فێرگەی ڕاستی هەروەها مامۆستا کاروان کەریم ڕاهێنەری ئاست هەروەها مامۆستازانە کەمال یاریدەری ڕاهێنەری ئاسپاس بووی کە لەم ماوە کورتای لەگەڵمان بوون قسەی زیاترتان هەیە دڵنیان بەڵام کاتەکە دەرفەت نایە بەخێر بن دووبارە خۆشحاڵ بووین إن شاء الله